ڕاگەیەندراوی مەڵبەندی سۆرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە بۆنەی یادی 29 ساڵەی داستانی کۆڕێ. کەس و کاری سەربەرزی شەیدان، فەرماندە و پێشمەرگە قارەمانەکان، کۆمەڵانی خەڵکی کوردستان. لە کاتێکدا یادی 29 ساڵەی داستانی کۆڕێ دەکەینەوە، جیهان بەگشتی و هەرێمی کوردستان لە خۆناغێکی هەستێر و تایبەتدایە لە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و جێبەجێکردنی ڕێکار و ڕێنمایە تەندروستەکان بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان. لە هەمانکاتدا بیرخستنەوەی داستان و سەروەریەکانی ڕابردوو ئەرک و بەرپرسەرەتێکی گرنگ و مێژووین. 29 ساڵ لەمەوبەر و لە ڕۆژی 11 ساڵی 1991 هێزی پێشمەرگەی کوردستان لە چیا سەربەرزەکانی کۆڕێ داستانێکی گەورە و بێوێنەیان لە مێژووی گەلەکەماندا تۆمار کرد. ئەو نەبەردیە مەزنەش لە دیرۆشی گەلەکەماندا وێنەی کەمە و دوابەدوای هەڵکردنی گڵۆپی سەوز بۆ ڕژێمی بەعسی فاشی لەلایەن وڵاتانی زلهێزی جیهانەوە کە لە باشووری کوردستان جەماوەری گەلەکەمان بە پاڵپشتی هێزی پێشمەرگە و شانە چەکدارەکانی بروسک و شاڵا و سوپای ڕزگاری کوردستان لەژێر ڕێنمایی و سەرپەرشتی ڕاستەوخۆی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرجەمشار و شارۆچکەکانی لە دوژمن پاکردەوە و ڕاپەڕین لە سەرتاسەری کوردستاندا سەرکەوتنی گەورەی بەدەستهێنابوو. بە ئاگاداری و پشتیوانی بەشێک لە وڵاتان هێزە شکست خواردوەکەی ڕژێمی بەعسی دیکتاتۆر خۆی ڕێخستەوە و بەدەیان هەزار سەرباز و هەزاران تانک و تۆپی دوورهایبێژ و دەیان فڕۆکەی جەنگی و بار هەڵگر بەرەو کوردستانی ژێردەسەڵاتی گەل بەڕێکرا بۆ سەرکوتکردنی جەماوەری ڕاپەڕی و کارەساتی گەورەی مرۆیی بە بەرچاوی هەموو دنیاوە ئەنجامدا کە ویژدانی مرۆڤایەتی ئەژاند و کۆڕەوە ملیۆنەکەی خەڵکی کوردستانی لێکەوتەوە و گەورەترین نامەتی بەسەرگەلەکەماندا لە باشووری کوردستان و براشیعە شۆڕژگەرە ڕاپەڕیوەکان هێنا لە باشووری عێراق کە هەزارانی لێکوشتن و هەزارانی تریشی دەربەدر و ئاوارەکردن و بە تەواوی ڕاپەڕینەکەی سەرکوت کردن. ئەوێ ڕۆژێ تەنها چیا سەرکەشەکانی کوردستان سەنگەری خۆراگری میلەتەکەمان بوون کە هێزەکانی یەکێتی لە دەربەندی کۆڕێ بە سەرپەرشتی ئاڤاڵ کۆسرە ڕەسوڵ عەلی و بە لێپسرایەتی ڕاستە و خۆی شەیدی سەرکردە حەسەن کوێستانی کۆبوونەوە و بەڕیاریاندا بە دوو هێڵی بەهێز ڕوبەڕووی دوژمن ببنەوە کە هێڵی یەکەمیان لە ڕۆژهەڵاتی دەربەندی کۆڕێ و زنجیرە چیاکانی شاخی سپی و شاخی زیەوکە بوون و هێڵی دووەمیش لە ڕۆژاوای دەربەندی کۆڕێ و چیایی کانی گردەچاڵ بوو. شەڕێکی قورس دەستی پێکرد و فەرماندە و پێشمەرگە بەورەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەڵمەت بردن بەردەوام بوون تا ڕۆژی 11/1991 ئەو داستانە مەزنە بە خوێنی گەشی 11 قارەمان و 37 بریندار تۆمارکرا کە لە نێویاندا 9 شەیدیان پێشمەرگە و فەرماندەی ئازای یەکێتی بوون. جەماوەری بە شەرەفی کوردستان، سەرکەوتنی هێزی پێشمەرگەی کوردستان و تۆمارکردنی ئەو داستانە پڕ لە سەروەریە وەرشەرخانێکی مێژووی گەورە بوو لەو ڕۆژگارەدا کە سنووری بۆ بیرکردنەوەی سەرانی بەعسی ڕووخا و دانا و شاڵاوە بەدناوەکانی هێزی بەعسی فاشی تێکشکاند و سەدام و دەرەودەستەکەی ناچار کرد ملکەج بن بۆ گفتوگۆکردن لەگەڵ بەرەی کوردستانی کە ئەو سەرکەوتنە گەورەیە ئومێدی بۆ خەڵکی ستەمدیدەی کوردپەروەری ئاوارەبووی ڕەوە ملیۆنەکەی کوردستان جێڕایەوە و ڕۆڵەکانی یەکێتی سەلماندیان لە پێناو بەدیهێنانی ئامانجەکانی گەلەکەمان ئامادەی هەموو جۆرە قوربانی و گیان فیداییەکن و مەحاڵ دەکەنە واقع و ئیرادەی گەل سەردەخەن. هەزاران سڵاو بۆ گیانی پاژی شەیدە سەربەرزەکانمان دەنێرین. هەزاران سڵاو لەو فەرماندە و پێشمەرگە قارەمانانەی لە داستانی گەورەی کۆڕێ بەشدار بوون.